بەڕێزان هەر لە چوارچێوەی ئەو هەڵمەتەی کە بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ لە ناوچەکانی هەرێمی کوردستان دەستیان پێکردووە و هەر لەو میانەیەدا تۆڕی پەیامنێرانی کەناڵی ئاسمانی پەیام ئازاد ئۆمەراوەیی یەکێکە لەو پەیامنێرانەی لە سۆرانەوە گفتوگۆمان لەگەڵەکە قسەمان بۆ کا سەبارەت بە بەڕێوەچوونی ئەم چالاکیانە. ئازاد سڵاوی خوارد لێبێ، لە سۆران هاتوچۆ چۆن توانیوێتی ڕێگری لە دروستبوونی ڕووداوەکانی هاتوچۆ بکا و ڕێ بەم حاڵەتە بگرێ؟ بەڵێ سڵاو لە تۆ لە بینێرانی بەڕێزیش بێتن. دیارە ئەمڕۆ ڕۆژی هۆشیاری هاتوچۆیە لە قەزای سۆران لە یەکێک لە قوتابخانەکان لە قوتابخانەی ڕابوون. دیارە ئەم مەراسیمە بەڕێوە چوو کەمێک پێش ئێستا دیارە ئەم مەراسیمە بۆ ژمارەیەک لە قوتابیان بەڕێوە چووە تیایدا هۆشیاریەکانی هاتوچۆ بە قوتابیان ڕوون کراوە. دیارە ئامانجی ئەوانیش زیاتر بۆ ئەوەیەکەوە ساڵانە قوربانیانی هاتوچۆ ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیادبوون ئەڕوا بە قوتابیانیش بەش نین لە ڕووداوەکانی هاتوچۆ بە پێی ئامارانەی دەستێمە کەوتووە لە ساڵانی ڕابردوو تاوەکو ئێستا 24 قوتابی بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆوە گیانیان لەدەستاوە. من بۆ زانیاری زیاتر و قسەکردن لەسەر ڕووداوەکانی هاتوچۆ لەگەڵ وتەبێژی هاتوچۆی سۆران قسە ئەەکەم. کاک لاوەرەگەر بیتە ئێرە سڵاوت لێ بێتن، هۆکاری هۆشیاری هاتوچۆ لەم ڕۆژەدا بۆ چێگەڕێتەوە؟ بەناوی خودای گەورم هێبان دەستپێکدا بە خێراتنی ئێوەی بەڕێز دەکەین بە بۆنەی ڕۆژی جیهانی قوربانیانی هاتوچۆ کە ساڵێک هاوتا لەگەر 11 بەڵام ئەمڕۆ یەکشەمە دەستپێکی دەوامی فەرمیە لە گشت دامودەستگاکان، بۆیە هەڵمەتەکەمان ئەمڕۆ دەستپێ کرد. هەڵمەتەکەمان هەڵمەتێکی گژگیرە لەگەر سەرجەم دامودەستگا میری و ناحوکمی کۆمەلگای ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و ڕێکخراوەکانی تر کەوا هەماهەنگمان بن بۆ وشارکردنەوەی کۆمەلگا بەگشتی و تاکەکانی کۆمەلگا بەگشتی و بۆ لەو نێوەندەشدا مناڵە چاوگەشت و قوتابیەکان لە نێوەندەکانی خوێندندا. ئەمڕۆ لە دەستپێش هەڵمەتەکەمان بە هەماهەنگی لەگەر بەڕێوەبەراتی پەروەردەی سۆران دەستمان پێکرد بە هەڵمەتی وەرزی بۆ وشارکردنەوەی قوتابە چاوگەشەکان بە تایبەتی ئەوانەی لە قۆناغی بنەڕەتیدان بۆ ئەوەی بتوان خوان پارێرن لە ڕووداوەکانی هاتوچۆ و ڕووداوی خەتەرناشی هاتوچۆ کەوا هەست پێکەین مناڵان بەڵێ پەیامنێرمان ئەوانی کەوا لە سنووری بەڕێوەبەرایەتەکەمان تۆمار کراون 110 ڕووداوی هاتوچۆمان هەن تا ئەمڕۆ و قوربانیەکان مردنی حاڵەتی مردن 23 مردنمان هەن و حاڵەتی برینداریش 139 بریندارمان هەن. بەو بریندارانەی کەوا برینەکانیان سوکن بەوانەی کە برینەکانیان سەختە. هۆکاری ڕووداوەکان لە سۆران زیاتر ئەگەڕێتەوە بۆچی؟ خۆی لە پەیوەری جیهانی سێ هۆکاری ڕئیسی هەن وێرای هۆکاری لاوەچی مرۆڤ ئۆتۆمبیل ڕێگاوبان. لێرە لە دەڤەری سۆرانی وەکو گشت سەراپای جیهان ئەم هۆکارە هەم سێکیان کاریگەری ڕاستەخۆیان هەنە بۆ ڕووداوی هاتوچۆ، بەڵام ئەوەی لە هەمووان زیاتر کاریگەرە بۆ ڕووداوی هاتوچۆ هۆکاری مرۆییە، کەواتە ئەگەر هاوڵاتی یان شوفێر خۆی پارێزێت لە کەمتەرخەمی لە ڕووی سیستەمی هاتوچۆ ڕووداوەکانی هاتوچۆش کەمە بنەوە یان بوونیان نابێ. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاک لاوەرلەتیف وتەبێژی هاتوچۆی قەزای سۆران. بەڵێ ئەمە تەواوی زانیاریەکان بوون لەسەر هەفتەی وشیاری هاتوچۆ. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی لە سۆرانەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکانت.